أين وردت تسمية محافظات شمال العراق؟ يعني عندما تتحدث عن لەکوێ هاتووە پارێزگاکانی باکووری عێراق کاتێک لەبارەی گۆڕینی ناوەکان قسە دەکەین بەڵگەیەکی ڕسمیم بدەرێت کە لە حکوومەتی فیدراڵیەوە دەرچوو بێت کە تیایدا ناوی هەرێمی کوردستان گۆڕابێت بە باکووری عێراق. من لەبارەی پرۆژەی ڕەشنووسی بودجەی گشتی ناوەندی 2008 قسە دەکەم کە تا ئێستاش هەر ڕەشنووسە و بە شێوەیەکی کۆتاییدا نەڕێژراوە و هێشتا ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران نەکراوە، بەڵام قسەی ڕسمی ئەوەیە لە ڕەشنووسی پرۆژەکەدا نووسراوە پارێزگاکانی هەرێمی کوردستان و نەوتراوە باکووری عێراق. لە هەموو نووسراوە دەرچووەکانی ڕەشنووسەکەدا وتراوە پارێزگاکانی هەرێمی کوردستان، هیچ ئاماژەیەک بە باکووری عێراق نەکراوە. من جەختی دەکەمەوە کە بە هیچ شێوەیەک باکووری عێراق بەکار نەهێنراوە، بەڵکو وتراوە هەرێمی کوردستان. من قسەی دەستور و یاسا و لێدوانی ڕسمی دەکەم، من قسەی خۆم ناکەم. بە هیچ شێوەیەک لە بەیاننامە و هەڵوێستەکانی ئەنجومەنی وەزیراندا نەوتراوە باکووری عێراق، بەڵکو وتراوە هەرێمی کوردستان. محافظات إقليم كردستان